الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، صلاة تفتح لنا بها أبواب الرضا والتيسير وتغلق بها أبواب الشر والتعسير. أنت مولانا فنعم المولى ونعم النصير. مسلمانان ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێت. خوای تەبارەک وتەعالا لە قورئان و پەیام و ڕیسالەیەکە بۆ پێغەمبەری ناردووە صلی الله عليه وسلم، زۆر ستایشی سەحابەکانی پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم. یەکێک لەو ئاەتانەی کەوا پەروەردگار لە ستایشی هاوڵانە فەرمێت رضي الله عنهم ورضوا عنه، خوا لەوان ڕازیە و ئەوانی لە خوا ڕازین. ئەم پلەیان بەچی دەستکەوت؟ بە مساحەبەی پێغەمبەر و ڕەفاقەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە فیداکاری بۆ پێغەمبەر و دینی پێغەمبەر صلی الله عليه وسلم. محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود. خوای تبارك وتعالى فرمێن محەممەد پێغەمبەری خوایە و ڕەسوولی پەروەردگارە. ئەوانەی کە لەگەڵ پێغەمبەران بە شیددەتن لە بەرامبەر کافر و دوژمنەکانی پێغەمبەر و دوژمنی ئیسلام و شەریعەتە، بەڕاستی ئەوانە دۆست و خۆشەویستی پەروەردگارن، لە نێوان خۆیانە زۆر بە سۆز و بە بەزەی و بە ڕەحمن، ڕێز و حورمەت لە یەکتری ئەگرن، یەکتریان خۆشەوێ. وكونوا عباد الله إخوانا لەژێر سایە و سێبەری لا إله إلا الله ومحمد رسول الله جیهادیان کرد و تێیان کۆشان فیداکارانە بۆ سەرخستنی ئیعلای کەلیمەت الله و بەرزی کەلیمەی لا إله إلا الله ومحمد رسول الله. بەڕاستی ئەمانە سیمایان دەم و چاویان نورانیە، ئەسەری سوجدە و عیبادەت و خواناسی لە نێو چاوانیانە نووسراوە. سیماهم في وجوههم من أثر السجود. ئاەتەکە زۆر فەزڵ و گەورەی ئەو زاتانە باسەکات. السابقون الأولون السابقون السابقون أولئك المقربون. ئەمان هەمووی ئاەتن لەسەر ئەسحابی پێغەمبەری خوا وارد بوون. هەر کەسێ بڕوای بە قورئان هەبێ و دیراسەی قورئان بکە و قورئان بخوێنێتەوە، ئەزانێ ڕێز و حورمەتی ئەسحابی پێغەمبەری خوا چەندە گەورەیە. هەر کەسێ ئیمانی بە قورئان نەبێ ئەوسا دژایەتی ئەسحابی پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه وسلم. چونکە ئەگەر تۆ ئیماندار بی و ئیمانت بە قورئان هەبێ، ئەم قورئانە زۆرینەی ئاەتەکانی لەسەر ئەسحابی پێغەمبەری خوا دەدەخوارەوە، باسی ئەسحابی پێغەمبەری خوا ئەکا. خوای تەبارەک وتەعالا فەزڵی ئەوان باسەکە، ماندووبوونی ئەوان باسەکە، جیهادی ئەوان باسەکە، مهاجرەکان ئەنسارەکان، کەواتە تۆی مسلمان ئەبێ عەقیدەت وابێ، بیر و باوەڕت وابێ ئەسحابی پێغەمبەر لە دوای پێغەمبەران ئەسحابی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. خوای تەبارەک وتەعالا لەبارەی حەزی ئەبوبەکری سدیقەوە کە لە خزمەت پێغەمبەرا بوو لە ئەشکەوتی ثەورە کاتی هیجرەت، خوا بە دووەم نەفەر لەگەڵ پێغەمبەرا ناوی ئەبات. ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا. پێغەمبەرە فەرمێ یا ئەبا بەکر لە چیە ترسی؟ لا تحزن إن الله معنا ما ظنك باثنين الله ثالثهما. گومانت چییە بە دوو نەفەر خواستی هەمان بێ؟
ئەمە پای ئەبوو بەکری سدیقە. حەزەتی عومەری کوڕی خەتاب خەلیفەی عادلی ئومەتی ڕەسوول الله پێغەمبەر پێ فەرمێ لەو کانە نەبیەن بەعدی لەکانە عومەر. حەزەتی عەلی، حەزەتی عوسمان، حەزەتی عوسمان خوایتە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم الذي استحيت منه ملائكة الرحمن، مەلایکە شەرمی لێیەکە، بەڵام منافق و خەواریج شەرمی لێ ناکەن، شەهیدیان کرد، ئیسەی جوێنی پێ نەقسەی پێڵن. حەزەتی عەلی ئەسەد الله، حەزەتی عەلی زاوای پێغەمبەر و ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم. حەزەتی عەلی پێغەمبەرە فەرمێ ئەنە مەدینەة العلم وعەلی بابها، من عیلم و شاری عیلمم عەلی دەرگاکەیەتی. یەک بە یەکێوە سەحابانە، حەزەتی خالید بێ، حەزەتی سەعد بێ، حەزەتی ئەبا عوبەیدەی جەراح بێ، ئەبا عوبەیدەی ئەنساری بێ، و هەروەها حەزەتی ئەنەس بێ، حەزەتی ئەبا هورەیرە بێ، حەزەتی سەلمانی فارسی بێ، کابانی کوردی بێ، بیلالی حەبەشی بێ، هەر یەکێک لەم سەحابانە، حەزەتی معاویە بێ، حەزەتی ئەبوو سوفیان بێ، ئەمانە بەڵێ ئەصحابی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. ئەگەر لە ئەوەڵەوە ئەگەر دژایەتێکی پێغەمبەریشان کرده بێت الئیسلام یەجب ما قبل، ئیسلام تەواو تاوانەکانی بێش ئەشۆرێتەوە. ئەبوو جەهل کافر بوو، عیکریمەی کوڕی کافر بوو، هەتا فەتحی مەکەش موسڵمان نەبوو، بەڵام دوای موسڵمان بوو، ئیمانی هێنا، بوو بە مجاهید بۆ ئیسلام. هەتا پێغەمبەر فەرمووی جوێن بە باوکی مەدەن، قسە بە باوکی مەڵێن، باسی باوکی مەکەن بە خراپە، بە قسە وتن بە مردوەکان زیندوەکان ئازار مەدەن. پێغەمبەر ئەو ڕێزەشی لێگر. ئازیزان و خۆشەویستان، وەحشی حەبەشی حەزەتی حەمزەی ئەسەدوڵڵای شەهید کرد، موسڵمان بوو، ئیمانی هێنا. هیندی ژنی ئەبوو سوفیان جەرگی حەمزەی خوارد، موسڵمان بوو، پێغەمبەری خوا دوای ڕێزی لێگرت. ئەبوو سوفیان تا توانی دژایەتی پێغەمبەری خوای کرد لە فەتحی مەکان موسڵمان بوو، بەڵام بوون بە ئەصحابی پێغەمبەری خوا تەواو. الئیسلام یەجوب ما قبله، کەواتە هیچ کەس بۆی نییە بێئەدەبی بکا بەرامبەر ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ولەما و زانایانی ئێمە فەرمون دووشت سوئی خاتیمەی پێوەیە و عاقیبەت شەڕی، ئینسان بە بێئیمانی ڕواگای لە خۆی نەبێت. یەکەم ڕیبا خواردن. خوا فەرمێ يا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله. إيمان داران تقوای خوا بکەن و لە خوا بترسن، پارێزگاری خۆتان بکەن، ئیمانتان بپارێزن، ئەخلاقتان ماڵ و مناڵتان بپارێزن، لە خوا بترسن، واز بێنن لە ڕیبا خواردن و سوو خواردن. ئەگەر مسلمانی ڕاستەقینەی خوا فەرمێت، اینجا فەرمێت ئەگەر واز نەهێنن ئەوە فەئذەنوا بحرب من الله ورسوله، ئیعلانی شەڕ و حرب لەگەڵ خوا بکەن، لەگەڵ پێغەمبەری خوا بکەن. پێتان نەکرێ نەخێر پێتان ناکرێ، کێ شەڕی لەگەڵ خوا پێیەکرێت با ئەو مەیدانە تاقیکاتەوە. زۆرێک لە تاغوتەکانی زەمەن، لە نەمرود و فەراعینەکان، لە قارون و لە هامان ئیعلانی حربیان لەگەڵ خوا کرد، خوا بە ئەدنا مەخلوقاتی خۆی تەحەدای کردن لە ناوی بردن. بۆیە عولەما فەرمون دووشت خوا ئیعلانی حربی کردووە و سوئی خاتیمەی پێوەیە، یەکیان ڕیبا خواردنە. هەر بۆیە پێغەمبەری خوای ئەفەرمێت لە سێی زینا گەورەتر لەگەڵ دایکە ڕیبا خواردن. دووهەم لەو شتانەی کەوا بەڕاستی سوئی خاتیمەی پێوە و عاقبەت شەڕیە، دژایەتی ئەولیا و دۆستانی خوایە. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة. أولياء خوا دۆستانی خوا فەرمێت دۆستانی من ئاگاتان لێیان بێت، دۆستانی من نە لە دنیا ترسن خەفەتیان هەیە، نە لە قیامەتا ترسن و خەفەتیان هەیە، تەقوای خواکەن، ئەهلی تەقوان، بەڕاستی ترس و بێمیانیە نە لە دنیا لە قیامەتا. ئەولیا و دۆستانی من. بۆیە لە حەدیثی قودسیە پێغەمبەری خوا فیما یروی عن ربیه، بخاری و مسلم ڕیوایەتیان کردووە، پێغەمبەری خوا فەرمێت من عادى لي وليا فقد آذنته بالحرب. هەر کەسێ دوژمناتی وەلیەک لە وەلیەکانی من کا، دۆستێک لە دۆستەکانی من کا،
ئیعلانی شەڕ و حەربی لەگەڵ من ناکردووە. وەک چۆن ڕیباخۆر ئەگەر ڕیباخوا خوای ئیعلانی شەڕی لەگەڵاکە، بە هەمان شێوە ئەو کەسەی کە دژایەتی ئەولیا و دۆستانی خواکە، خوای تەبارەک وتەعالا ئافەرمێت با تاقی کاتەوە ئیعلانی شەڕی لەگەڵ من ناکردووە، من ئیعلانی شەڕی لەگەڵاکەم. دۆستێکی خوا، وەلیەک لە ئەولیا الله، ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەرچی ئەولیا و دۆستانی خوایە گەورەترن. ابن حجر فرميت والمراد بولي الله كما قال الحافظ ابن حجر العالم بالله المواظب على طاعته المخلص في عبادته. ولي كيه اويك اخوا بحق بناسيت، ولي كيه اويك بردوام بلسر طاعته يرى اخوا في غمر اخوا شريعات، ولي كيه او كسيك مخلص بلا عبادته ودصوص بيت اتر ولاية بميزري زل بعبا وبجبن نية بسيارة وبكشخي نية بتكية وبخانقاي قورن نية بمزقوتي قورن نية بويك ولي وك مولوية فرمي ولي كسيك عارف بالله ما أمكن بزاد بصفات آقا بيك يشي بسني هرسي التقوى دا بترازي الشرع مو يلا نادا نكابرا شوي سطل برن دوب خوا قرقيني روش الريق بروا بەڵێ من وەلی و دۆستی خوام. کۆمەڵێکی لە چواردەری خۆی خڕ کرد بێ وەک پاشاکان تەسەڕف بکە، ئیعلانی جێگەداری پێغەمبەر بکە صلی الله علیه وسلم، ئیعلانی تەوەجوه و شێخایەتی بکە، بەڵام هەموو گیانی مخالفەی شەریعەتی ئیسلام بێ. ئەوانە دەجالن، ئەوانە لە عیرفان و تەسەوف و ئیسلام و شەریعەتە بدجال و ئەتباعی دەجال ناوزەندە کراون، متەشەیخ و شێخە بەتاڵەن. ئازیزان و خۆشەویستان، پرسیار لە عەبدوڵڵای کوڕی مبارەک کرا، فەرمویان قوربان ئایا معاویەی کوڕی ئەبوو سوفیان باشە و چاکترە، عادلتر بووە یا عومەری کوڕی عەبدولعەزیز؟ فەرمووی ئەوەی ئەڵێن چی؟ چۆن جورئەتەکەن ئەم بێئەدەبیەکەن لە خزمەت حەزەتی معاویە؟ حەزەتی معاویە سەحابەی پێغەمبەری خوا بووە، لە پاش پێغەمبەر نوێژی کردووە، لە دوای پێغەمبەرەوە نوێژی کردووە. پێغەمبەر فەرمووی سەمیع الله لمن حەمیدە، ئەو لە وەڵاما فەرمووی رەبەنا لەکە الحەمد. ئەو تۆزەی کە چووە بە لوتی ئەسپی حەزەتی معاویە زۆر زۆر باشترە و چاکترە لە عومەری کوڕی عەبدولعەزیز. نەخەڵەتاون، بۆیە عولەما و زانایان ئێمە فەرموویانە هەرچی ئەولیا و نوقەبا و نوجەبا هەیە، هەرچی ئەصفیا هەیە، هەرچی پیاوانی گەورەی ئیسلام هەیە، حەدیان نییە ببن بە ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەصحابی پێغەمبەری خوا لە پاش پێغەمبەر سنگیان پڕ لە قورئان و حکمەتی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. ئەصحابی پێغەمبەری خوا لە پاش پێغەمبەری خوا گەیاندنی پەیامی پێغەمبەریان گەیان بە شەرق و غەرب. ئەصحابی پێغەمبەری خوا ئەوانن کە خوا پێیان ئەفەرمێت محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم. ئەمانە ئەصحابی پێغەمبەری خوان، ئەصحابی پێغەمبەری خوا پلەی بەرزە، بۆیە بێ ئاگامان لەوە بێ ئازیزان و خۆشەویستان. معازی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت پێغەمبەری خوا ئەفەرمێت إذا ظهرت البدع وسب أصحابي فعلى العالم أن يظهر علمه فإن لم يفعل فعليه لعنة الله والملائكة والناس أجمعين. معازی کوڕی جەبەل ئەفەرمێت پێغەمبەری خوا فەرمووی هەر کاتێک بیدعەت زهوری کرد گوێن بە ئەصحابەکانی من درا، لەسەر عالم و زاناکان پێویستە بەڕاستی بەرگری و دیفاع لە ئەصحابەکانی من کەن، عیلمی خۆیان ئاشکراکەن. ئەگەر بێدەنگ بن ئەوە لەعنەتی خوا، فریشتەکانی خوا هەموو خەڵکی لەسەرەوە عالمە بێ کە بێدەنگ ئەبێ لە ئاستی بێئەدەبی بەرامبەر ئەصحابەکانی منە. ئێمەی زانایانی ئاینی یەکێتی زانایان لە کوردستانە ئەوقاف نابێ بێدەنگ بێ لە ئاستی ئەو بێئەدەبی و بێحورمەتیانی کە بەرامبەر ئەصحابی پێغەمبەری خوا کرێ لە کوردستانە بە ناوی شێخایەتیەوە بێ.
بە ناوی حیزب عەلمانیەکانەوە بێ، بە هەر ناوێکەوە ببێ، لە هەر ئاستێکا ببێ، ئەسحابی پێغەمبەری خوا هێڵی سوور و خەتی سوورە. هیچ کەسێک بۆی نییە بەرامبەری ئەسحابی پێغەمبەری خوا بێئەدەبی بکا و تەنقیسیان بکا و لە شەأن و شکۆیان کەم کاتەوە. و ئەگەر بێدەنگ بن، من بێدەنگ بم یا هەر زانایەتر بێدەنگ بێ، هەر مسڵمانێ بێدەنگ بێ، وەڵڵی نەفرەت و لەعنەتی خوا و فریشتە و مەخلوقاتی بەرەکەوێت. بۆیە ئازیزان و خۆشەویستان، ئەم جومعەمان تەرخان کرد لەسەر ئەسحابی پێغەمبەری خوا. إذا لعن آخر أمتي أولها فمن كتم حديثا فقد كتم ما أنزل الله. هەر کاتێک ئاخری ئومەتەکەی من نەفرەتی لە پێشینەکانی خۆیان کرد، یعنی ئەسحابەکانی من، هەر کەسێک حەدیثێکی لابوو قسەیەکی باشی زانی نەیکرد بەرگریوی لە ئەسحابەکانی من، پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەوە قورئانی شاردەتەوە، کەتمی قورئانی کردووە، ئەوەش کە عیلم و قورئان شاردەتەوە لە ڕۆژی قیامەتە سووکترین نەفەرە لە حوزوری پەروەردگارە. خوا لە غاوی ئاگرینی بۆوە کاک ئازیزان و خۆشەویستان. ئەسحابەکانی پێغەمبەری خوا زۆر گەورە بەڕێزن. ئازیزان، هەموو ئیسلام قەرزاری ئەسحابی پێغەمبەری خوایە. بۆیە پێغەمبەر لە ئاستێکا باسییان نەکا، ئەوە نەدڵسۆزی پێغەمبەری خوا بوون. پێغەمبەر مامەی خۆی دژایەتی کردووە، بەڵام ئەسحابەکان حەزەتی قەتادە، حەزەتی ئەبابەکر، حەزەتی عومەر، حەزەتی عوسمان، حەزەتی عەلی، هەرێک لەو ئەسحابانە سنگیان بەرداوەتە تیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەو تیرە بەر پێغەمبەر نەکەوێ، ئەو شیرە بەر پێغەمبەر نەکەوێ. خزمەکانی پێغەمبەریش ئەبوو لەهەب و کوڕانی ئەبوو لەهەب مام و ئامۆزای پێغەمبەر بوون، دژایەتی پێغەمبەریان نەکرد صلی الله علیه وسلم. بۆیە پێغەمبەر ئەفەرمی ئەسحابەکانی من: لا تسبوا أصحابي لا تسبوا أصحابي فوالذي نفسي بيده لو أن أحدكم أنفق مثل أحد ذهبا ما أدرك مد أحدهم ولا نصفه. صحيح مسلم. پێغەمبەری خوا فەرمێت جوێن بە هاوڵەکانی من مەدەن، قسە بە هاوڵەکانی من مەڵێن، تەنقیسیان مەکەن، لە شەأن و شکۆیان کەم مەکەنەوە. بەو کەسەی گیانی محەممەدی بەدەستە، بەو کەسەی گیانی منی بەدەستە، هەر کەسێک لە ئێوە ئەگەر ئەندازەی ئوحود ببەخشێ لە ئاڵتون و زی و پارە و پۆڵ، ناگا بە مشتی سەحابە یان نیو مشتی سەحابەکانی من. هەمە ئەسحابی پێغەمبەری خوا و پێغەمبەر ئەوا باسییان نەکات. یا پێغەمبەری خوا لە فەرمایشترا فەرمێت: لا تسبوا أصحابي من سب أصحابي فعليه لعنة الله والملائكة والناس أجمعين. جوێن بە هاوڵەکانی من مەدەن، هەر کەسێ جوێن بە هاوڵەکانی مندا نەفرەتی خوا، فریشتەکانی خوا و هەموو خەڵکی لەسەر بێت. بۆیە زۆرێک لە عولەما فەرمون ئەوەی جوێن بە ئەسحابی پێغەمبەری خوادا کافرە، چونکە لەعنەت بۆ کافرەکان هاتووە. زۆرێکی ترە فەرمون، مەسەلەن هەندێکی ترانە فەرمون فاسقە و فاجرە تۆبە نەکا لەسەر و حاڵە بمرێ سووی خاتیمەی تووشە بێ، خوا پەنامان با لەسەر کوفرە ڕوات. لە فەرمایشترا پێغەمبەری نازدارە فەرمێت: الله الله في أصحابي لا تتخذوهم غرضا بعدي فمن أحبهم فبحبي أحبهم ومن أبغضهم فببغضي أبغضهم ومن آذاهم فقد آذى الله ومن آذاني فقد آذى الله ومن آذاهم فقد آذاني ومن آذاني فقد آذى الله ومن آذى الله عز وجل يوشك أن يأخذه. پێغەمبەری خوا من الله لە هاوڵەکانی من چەند جوانن، چەند بەرزن، چەند بەعیزەتن. سەحابەکانی من پێغەمبەرە فەرمێت مەیانکەن بە دوژمنی خۆتان لە دوای من، دژایەتیان لەگەڵا مەکەن، حقد و بوغستان نەبێ بەرامبەریان. هەر کەسی ئەوانی خۆش بێ منی خۆش بێت، منی خۆش ئەوێت. هەر کەسێ ڕقی بێ لەوان، ئەوە ڕقێتی لە من، بۆیە ڕقێتی لەوان. ئەگەر ڕێز و حورمەتی من هەبێ لای، ڕێز لە سەحابەکانی مەگرێ و فەرق و جیاوازی ناکا لە نێوانیانە. هەر کەسی ئازاری سەحابەکانی من بە ئازاری منی داوە، هەر کەسی ئازاری من بە ئازاری خوای داوە، هەر کەسی ئازاری خوا بە نزیکە خوای گەورە سوگڕ ڕسوای کا و بیگرێ بە قەهر و غەزەبی خۆی. إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة وأعد لهم عذابا مهينا. ئازاردانی خوا و پێغەمبەری خوا ئاسان نییە، جێگەی لەعنەت و نەفرەتی پەروەردگارە. پێغەمبەرە فەرمێت مەیانکەن بە دوژمنی خۆتان، ئەوانتان خۆش بێ منتان خۆشە بێ، ڕقتان بێ لەوان ڕقتانە لە من، ئازاری ئەوان من ئازاری منەدەن، ئازاری من بدەن، ئازاری خۆتان داوە. ئازاریش ئەوە تا فەرمێت
نزیکە خوای گەورە قەهر و غەزەب لەو کەسە بگرێت کە ئازاری ئێمەدا وەخوا ئەفەرمێت ئەوانەی کە ئازاری خوا و پێغەمبەری خوا دەن نەفرەت لێکراون لە دنیا و قیامەتە و لە قیامەتیشا خوا عەزابی ئیهانەکەر و سوکر ڕسوایان بۆ ئامادەیەکە ئازیزان و خۆشەویستان. و هەروەها ئیمامی بوخاری ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر دەگێڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت ئەوانەی کە ئەصحابی منیان خۆشەوی و ڕێز لە ئەصحابی من ئەگرن ئەوانە ئیمانداری ڕاستەقینن، ئەوانەی بێئەدەبی ئەکەن بەرامبەر ئەصحابەکانی من حقد و بغزیان هەیە و جوێنیان پێدەن لەعنەتیان لێکەن نەفرەتیان لێکەن ئەوانە منافق و دووڕوەکانن ئازیزان و خۆشەویستان. جا هاوڵانی پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان ئەوان سەرمەشقی هیدایەتی ئەمن لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوا فەرمێ فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا سورة بقرة. ئەگەر ئێوە وەکو ئەوان ئیمان بێن و شوێن ئەوان بکەون هیدایە دراون. ئەصحابی کەالنجومی بأيهم اقتديتم اهتديتم ئەصحابەکانی وەکو مانگ و سارەوان شوێن هەر کامیان بکەن ئێوە هیدایە دراون، بە قسەی هەر کامیان بکەن ئێوە سەربەرزە بن. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەمە وەکو لەسەر ئاەتەکە کە خوا فەرمێ ئەگەر ئێوە وەکو ئەوان ئیمان بێنن هیدایە دراون. جا ئامان لە ڕێبازی تەسەوف و عیرفان چییە؟ گۆشت خواردن و نان خواردن و جلوبەرگی جوان نییە، خۆ دەرخستن و کەش و فش نییە. ئامان لە ڕێبازی پیرۆزی تەسەوف و عیرفان خزمەتکردنی شریعەت و کتاب و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وەک شێخ جونەیدی بەغدادی ئەفەرمێت منهەجی ئێمە کتاب و سنەتە، شریعەتی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دینێکی تازە نییە بۆ یەکەوە تەسفیە و تەزکیە ببین. غەرەز و مەبەست لەو طریقەتە تەسەوفیانە ئەوەیە کەوا بەڕاستی ئینسان لە منهەجی سەحابەوە بڕوە، نەک دژایەتی منهەجی سەحابە بکە، نەک بڵێ من هیچ سەحابەیە ناناسم ئیلا عەلی نەبێ، نەک بڵێ هیچ سەحابەیە ناناسم ئیلا حەزەتی شێخ عەبدولقادر گەیلانی نەبێ. واللهی حەزەتی عەلی بەریە لێت، واللهی حەزەتی شێخ عەبدولقادر گەیلانی بەریە لێت، چونکە شێخی گەیلانی کە ڕئیسی طەریقی قادریە و پیاوێکی عارف و خواناس و عالمێکی ڕەبانیە ئەولیای کومەلە بڕۆین بزانین لە کتێبەکانی خۆیان چۆن باسی ئەصحابی پێغەمبەری خواکە، چۆن باسی حەزەتی معاویەکە کە تۆ ئەڵێی معاویە عەلەیه اللعنە نەعوذ بالله، وەک شیعەی ڕافیزە لعنەت لە ئەصحابی پێغەمبەری خواکە، وەک شیعەی ڕافیزە ئەڵێ ئێمە غەیری عەلی ئەیتر ئەصحابی دە هەمووی توڵەقان بە حسابی خۆیشی. شێخی طریقەتە ئیدعای ئەوەیەکە کە ئەهلی زوهدە، بەڵام کورسی ماڵەکەی دانیشتنەکەی هەمووی فیز و دەمار و تەکەبورە، دوورە لە ڕێبازی حەقیقەتی تەسەوف، دوورە لە ڕێبازی عارفان و خواناسان، جەهلی مڕەکەبی هەیە. ئەوەی کەوا شەریعەت و دینە ئەو جێبەجێ ناکە، ئەوەی ناشەرعیە کۆڕی ناشەرعیە بێشەرعیە لە خۆی و ئەتباعەکانیان مەوجودە. بەڕاستی خۆشەویستان اینجا حەزەتی شێخ عەبدولقادر گەیلانی قەدەس الله ڕوحەهو ئەم منهەجە تەزکیە و تەصفیەی دانا کە خەڵکی لە منهەجی ئەصحابە بڕوات. ئەم زاتە ئەوەیە بەڕاستی کتێبی فەتح الڕەبانی، کتێبی ئەلغونیە کە باسی ئادابی تەسەوف و عیرفانەکە، تەزکیە و تەصفیە ئەوەی کە ئەو باسەکە ئەم دوورە لێوە خۆیشی و ئەتباعەکانیشی ئەوش کە لەسەر منهەجی ئەون ئەمان مەجعی شیعەگەراتی و ڕافیزە جێبەجێیەکەن ئازیزان و خۆشەویستان. ئەو زاتە لە کتێبی ئەلغونیا فەرمێت ئەصحابەکانی پێغەمبەری خوا زۆر گەورن، ئەبێ ڕێزیان لێ بگرین. عەقیدە و بیر و باوەڕ ئێمەیە. حەزەتی معاویە ئابوو نەسە سەیدونا معاویە فەرمێت ئەصحابی پێغەمبەری خوایە، خەلیفەی موسڵمانانە، ئەو ساڵەکە بەیعەت درابە و نامرا بە عامول جەماعە. ئەمە حەزەتی گەیلانی بەم شێوازە باسێکە. ئەگەر تۆ ئیدعای حەزەتی گەیلانی ئەەکەی، حەزەتی گەیلانیە بەریە لێت چونکە تۆ لعنی ئەصحابی پێغەمبەری خواکەی. ئەم بەم شێوازە باسی ئەکات. و هەروەها ئەگەر سەیری شاری سلێمانی خۆمان بکەین ئەوانەی کەوا سەرمەشقی عیرفان و تەسەوف بوون، شێخ معروفی نۆدی لە کتێبی عەقیدەکەیە لە باسی ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت بەڕاستی
ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر کێشەیە بووە لە ناویانە ئیشی ئێمە نییە. ئێمە عەقیدە و بیر و باوەڕمان بە هەمویان هەیە، هەمویان بە عودول و دادگەر ئەزانین، هەمویان ئەسحابی نازاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئیجتیهادیان کردووە، پێکایان بێ مەئجورن، نەیان پێکا بێ هەر مەئجورن، ئەوە لای خوایە و کێشەی ئێمە نییە، دەستمان تیانە و نابێت دەممان تیا بێ. ئەسحابی پێغەمبەری خوان ڕێزیان لێگرن. ئەفەرمێ هەر کەسێ جوێن بە حەزی معاویە بە بەڕاستی فاسقە و فاجرە. ئەمیش ئەڵێ معاویە مەلعونە نەعوذ بالله. ئینجا بە هەمان شێوە حەزەتی کاک ئەحمەدی سلێمانی کوڕی شێخ معروفی نۆدی هەموو لایەکمانە زانین طریقەت و تەسەووف عیرفانی قادری لەم شارەدا ئەو زاتە گەورەیەتی، ئەو زاتە ئەهلی عیلم بووە، ئەو زاتە لە مەکتوباتی خۆیان ئەفەرمێت ئاگاتان لە ئەسحابەکانی پێغەمبەری خوا بێ، جوێندان بە یەک ئەسحابی پێغەمبەری خوا ئینسان فاسق و فاجیر ئەکات. بۆ یەکێ لە شاعیران ئەفەرمێت هەر کەسێ نەیبێ باوەڕی بەم سادقە پیرە، سەد دەفعە ئەگەر ئەهلی طریقەت بێ بێطریقە. ئەفەرمێ ئەگەر کەسێک نەیبێ باوەڕی بە سەیدنا ئەبوبەکری سدیق یا هەر ئەسحابێکی پێغەمبەری خوا، سەد کەڕەت بڵێ من ئەهلی طریقەت و تەسەووفم، ئەهلی عیرفانم، ئەوە بەڕاستی بێطریقە درۆزنە کەزابە دەجالە. ئەبێ ئاگامان لەم نوقتانە بێ کە بەڕاستی عولەما و زانایان ئێمە ئاوا باسی ئەسحابی پێغەمبەری خوایان کردووە. حەزەتی معاویە لەگەڵ حەزی عەلیان کێشەیەکیان وەکو ئاماژەمان پێکرد ئیجتیهاد بووە، لەسەر قەتڵی حەزری عوسمان بووە. هەردوو لایەن مەئجورن، عولەما و زانایان بێدەنگەیان کردووە لێی، هەردوو لایەن مەئجورن. ئیتر بەڕاستی تۆ نابێ بڵێ معاویە تاوانبارە، حەزەتی عەلی تاوانبارە، کەسیان تاوانبار نین. ئێمە عەلاقەمان بەو بەزمەوە نییە. حتا هیرەقل لەو شەڕی نێوان سەحابە نامەیەکە نێرێ بۆ حەزری معاویە، ئەڵێ ئەی معاویە کوڕی ئەبوو سوفیان، ئەگەر ئەتەوێ جێشێک ئەنێرم، ئەم جێشە پشتیوانی تۆ بکە، بای بەسەر عەلیە، عەلیت بۆ بێنن، عەلیت بۆ بکوچن، سەری بڕن و بۆت بێنن. حەزری معاویە چۆن جواب بداتەوە؟ ئایا دەستی دوژمنی نێتە ناوەوە؟ بەڵکو نامەکەی بۆ جوابی بۆ نووسێت، ئەفەرمێت ئەی هیرەقل قەیسەری ڕۆم، ئاگات لە خۆت بێ دوو برا ناکۆکیەکەیە لە نێوانیانە، ئەم دوو برا ناکۆکی هەیە، تۆ هیچ پەیوەندیەک و پێوانۆ نییە، هیچ پەیوەندیەکی نییە کە تۆ خۆت هەڵقورتێنی تایە. ئێمە برا یەکترین، ئەمڕۆ ناڕەحەتێک لە نێوان بەیانی ئاش دەبینەوە دەسەکەنە ملێک، و ئەگەر عاقڵەبی باشە عاقڵ نابی سوپایەکت بۆ ئەنێرم، سەرەتای لای تۆ و کۆتایی لای خۆم بێ، سەری تۆ بنێرن بۆم، منی بینێن بۆ ئیمامی عەلی. ئەمە حەزەتی معاویە حەزەتی عەلی کێشەیەک بووە، لە ناوانە کێشەیەکی ئیجتیهادی بووە، نەیانێش تۆ دوژمن بێتە ناو کایەکەوە. دوای 1400 ساڵ تۆ بۆ ئەم مەسەلە باسەکەی کەی ئیسلام پەیوەندی بەمەوە هەیە. ئێمە لەم جمعەدا زۆرینەی مامۆستای ئاینی وەکو دیفاعی لە ئەسحابی پێغەمبەری خوا ڕەدێک بۆ ئەو شێخە بەتاڵە و متەشەیخانەی کە مرید و منسوبەکانیان وا پێگەێنن لعنی ئەسحابی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم. و بۆ معلوماتیشتان سوئی خاتیمەی پێ وەکو ئاماژەم پێکرد، چۆن ڕیباخۆر بە کافری ئەمرێت، ئەو کەسەی بێئەدەبی بەرامبەر وەلیەک سوئی خاتیمە هەیە، چ جای ئەسحابی پێغەمبەری خوا کە وتمان حەچی ئەولیا و نقەبا و نوجەبا هەیە حەدیان نییە، ببن بەو تۆزەی کە ئەسپی ئەسحاب پێی پیانێ. بۆ معلوماتتان سیراجەددینی تەوێڵا، حەزەتی شاه عوسمانی سیراجەددینی تەوێڵا خوا دەرەجەی عالیکە، مرشیدێکی حەقی طریقەی نەقشبەندی بووە، یەکێ لە خەلیفەکانی شیعە بێ کۆن، پێش ئەوەی مسلمان بێ و ئیمان بێنێ شیعە بێ، هێتە خزمەتی بەیعەتەکە ئیمانە هێنێت بە سومێت. لەو کات و ساتار ڕۆژێ وتم قوربان زۆر ناڕەحەتم، زۆر بێتاقەتم، لەسەرەی منە بەم شێوازە تۆ بەرامبەری من ڕائەوەسی و تەوەجوهێکم لێ ناکەی و تەرەقی بکەم و ئیتر منی ڕزگارم بێ و بڕۆم بۆ منتەقەی خۆمان ئیرشاد بکەم. فەرمووی ئەو حیقدەی لە دڵتایە بەرامبەر حەزەتی ئەبابەکری سدیق لای بە با تەوەجوه و دوعای ئێمە کارت لێ بکات، حتا ئەوە لا نەبێ لە دڵتا پێ ناگەی. جا کابرایسە تۆ بێی لعنی ئەسحابی پێغەمبەری خوا بکەی، ئیدعای شێخەیەتیش بکەی، وەڵڵی جگەل لە شەیاطینی و دەجالێت نەبێ هیچ کارێکی ترت نییە. تۆ خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ، خوا عاقیبەتمان بەخێر بگێڕێ،
خوایە لە فیتنەی آخر زەمان پارێزراومان کەی لە فیتنەی دەجال و مەسیح پارێزراومان کەی لە فیتنەی ئەوانە پارێزراومان کەی کە دژی بەرنامەکەی تۆن دژی بەرنامەی پێغەمبەرەکەی تۆن دژی ئەسحابەکانی تۆن خوایە ئێمە بەرین لەوانەکەوە بێئەدەبن بەرامبەر ئەسحابەکانی تۆ خوایە بەرین لەوانەی کەوا بەناو دینەکەتەوە بەناو حوبی ئال و بەیتەوە دژمناتی ئەسحابەکانی پێغەمبەری تۆکەن خوایە جەزای ئەسحابەکانی پێغەمبەری خوا بەیتەوە بە هەزاران هەزار قات لە برێتی ئێمە یا ڕەبی خوایە لەگەڵ ئەوانە عەشرمان کەی لەگەڵ ئەوانە کۆمان کەیتەوە یا ڕەبی خوا بە مەحەبەتی ئەوانەوە بژین بمرین زندوو بینەوە یا ڕەبی خوا لە دەپاڕێنەوە عاقیبەتمان بەخێر بگێڕی هیدایەتی گەنجەکانمان بەی یا ڕەبی خوا عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی یا ڕەبی خوا ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوە و ماڵ و منداڵمان کەی وڵاتمان لە هەموو فیتنەیەک پارێزاو کەی بەهۆی تاوانی تاوان بارانەوە قەهر و غەزەب لە وڵاتمان نەگری بەهۆی ئەو بێئەدەبانەوە بەرامبەر ئەسحابی پێغەمبەری خوا خوایە وڵاتمان وێران نەکەی وڵاتمان تووشی قاتی و گرانی و نەکبەتی و بەدبەختی نەکەی وڵاتمان لە هەموو وەبا و نەخۆشیەک پارێزراو کەی خوای لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت بە ئیمانەوە بمانژێنە بە ئیمانەوە بمان برێنە بە ئیمانەوە زندوومان کەرەوە یا ڕەبی خوای لە ڕۆژی قیامەتشا لەژێر بەیداخی لا ئیلاهە ئیلا الله ومحەممەد ڕەسوڵ عەشرمان کەی لەژێر سایە و سێبەری لطفی پێغەمبەرەکەتا کۆمان کەیتەوە بە دەستی مبارەکە و پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم ئاوی کەوسەرمان بیتێ لەگەڵ یارەکان و هاوڵەکانیا بین بانگمان بکا و دەرمان نەکا لەوانە نەبین پێغەمبەر دەرمانەکە لەوانە بین پێغەمبەر بانگمانەکە پەروەردگارە یا ڕەبی خوای لە دەپاڕێینەوە ئەوانەی کەوان نەخۆشن و لە دەرەوەی وڵاتن لە ناوەی وڵاتن داوای دوعای خێران لە ئێمە کردووە خوایە شیفای عەجزۆ پەلیان بۆ بنێرە خوایە ڕەحمیان پێ بکە خوایە دڵیان خۆشکە ئەوانەی منداڵیان منداڵی ساڵحیان بەرێ ئەوانەی هەیەن و ساڵنیە خوای بۆیان ساڵەکە یا ڕەبی خوایە وڵاتمان پڕ لە ڕزق و ڕۆزیکەی وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی یا ڕەبی خوای ئەوانە کێشە و گرفتیان هەیە مەشاکیلیان هەیە یا ڕەبی خوای بۆیان چارەسەرکەی خوایە شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی شیفای نەخۆشەکانی ماڵۆمان بی شیفای دڵ و دەروونمان بی یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە دەستمان بۆ لای تۆ بەرز کردێتەوە پەروەردگارە یا ڕەبی خوایە ئەوەی ڕاستەکە لەگەڵ دینەکەی توە لەگەڵ پەیامی توە لەگەڵ ڕێبازی ئەسحابی پێغەمبەری نازداری تۆدا صلی الله علیه وسلم یا ڕەبی خوایە سەربەرزیکەی ئەوەی دۆستمانە دۆستی بی ئەوەی دوژمنی دین و ئەخلاق و خاک و وڵات و نیشتیمانمانە دوژمنی ئەسحابەکانی پێغەمبەرە دوژمنی شەریعەتە خوایە ئەگەر شیاوی داهاتەی دایدەی ئەگەر شیاوی داهات نیە خوایە عالیەها سافلەها خوایە ژێرە و ژووری کەی خۆی و جێژداشی ئامین ئامین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر